بەرەبەیانی ئەمڕۆ دەستگا ئەمنیەکانی کەرکووک لە نێو ئەم چاڵی زێرابەی دەم ڕووباری خاسەی کەرکووک تەرمی گەنجێکیان بە کوژراوی دۆزیەوە. لەم راپۆرتەدا وردەکاری کوشتنی ئەو گەنجەتان بۆ ڕوون دەکەمەوە. پرسەی قەحتان سەباحی تەمەن 29 ساڵە لە ئاگەڕێکی ڕەحیماوەی شاری کەرکووک. ئەو گەنجەی 13 ڕۆژ بێسەر و شوێن بوو کە سوکارەکەی سۆرەغیان دەکرد. لەو ماوەیەدا جارێک پەیوەندی بە کەسوکارەکەی کراوە و داوای 50,000 دۆلاریان دەکرد. بەرەبەیانی ئەمڕۆ دەستگا ئەمنیەکانی کەرکووک بە هاوکاری دەستگای دژەتیرۆر و دەستگای ئاسایش بەو تۆمەتە دوو گومان لێکراویان دەستگیر کرد. کەوتەبێژی پۆلیسی کەرکووک دەڵێت لە لێکۆڵینەوەکاندا دانیان بە کوشتن و فرێدانی تەرمی قەحتان ناوە و ئەو کەسانە هاوڕێی خۆی بوون. لە ماوەی 10 ڕۆژدا توانیمان ئێمە ئەو کەسانە دەستگیرکەین کەوا کوشتنیان ئەنجام داوە، ئەو گەنجیان کوشتووە لەسەر مای ئەوەی کەوا شتێکی بەسیط هەبوو لەو بینەدا. وەکاری کوشتنەکەی مەبلەغێکی پارە بووە، قەرزار بوو ئەم کوڕەپەیان، مەبلەغەکەش ئەوەی نەهێناوە یا مەبلەغێکی قورس بێ 800,000 دینار بۆ شتێوا بووە. لەسەر ئەو مەبلەغە پارەیە ئەو کوڕە بۆ مای ئەوەی کەوا بکوژرێ لەسەری. ئەو دوو کەسەی دەستگیر کراون دانیان بەوەش داناوە کە ئۆتۆمبیلەکەی قەحتانیان بردووە و بە 55 گەڵا لە ڕانێ فرۆشتویانە. ئێستا ئۆتۆمبیلەکەش دەست بەسەر کراوە. کەسوکاری کوژراوەکە دەڵێن لە پێشوودا کێشەیان لەگەڵ ئەو دوو دەستگیرکراوەدا نییە و ناشیان ناسن، تەنها هاوڕێی قەحتان بوون. سوپاسی ڕۆڵی دەستگا ئەمنیەکان دەکەن لە دۆزینەوەی بکوژی کوڕەکەیان. نە کێشەی عایلی، نە کێشەی کۆمەڵایەتی، نە کێشەی پارەشتووە. ئەمە برادری خۆی بۆ بردی، هەر بە مودێش کەم کوشتی و دەرچوو بۆ دەرەوەی شار. بەڵێ سکاڵامان کرد، بەس کەس نەهات دەممانەوە، مەجبوری من پەنامان برد بووە برادرانی ئاسایشی کەرکووک و تەقتەق ئەوان جەناسکە. ئەم هەموو شتەکان سەرداوەکە ڕئیسەکان لەوانەوە دژەتیرۆریش بە هەموو شێوەیەک هاوکارمان بوو لەگەڵ خەلیا سقۆر. بۆ لێکۆڵینەوەی زیاتر تەرمی قەحتان ڕادستی کەسوکارەکەی نەکرایەوە و ڕەوانەی پزیشکی دادی بەغداد کرا. بە پێ ڕاگەاندراوی فەرماندەی پۆلیسی کەرکووکیش ئەو دوو گەنجەی بە تۆمەتی کوشتنی قەحتان دەستگیر کراون بە مادەی 406 یاسای سزادانی عێراق دەست بەسەرن. ئاسۆ ئەحمەد، گورسات نیوز، کەرکووک.